سڵاوی خۆی گەورە لە توی قوتابی ئەزیز و خۆشەویست قوتابیانی خۆشەویست ئەو ڕۆژ لەوانەیە چکە لەوانەکانی فیزیا پۆلی 12 لە بەشی دوو پێتان شاد دەبینەوە دەڵێ مامۆستا بەشە قورسەکەی دەڵێ کوڕە کاکە بەشی قورسی کوێ خۆت ئەم دەستم پێ نەکرد دەڵێ قورسە قورس نییە بابە زۆری ئاسانە تەلەبەمان هەیە ئەو عادەتەی زۆر سەیرە یعنی ئێستا نەچتە ناو بابەتەکان مامۆستا هێشتا نەبووتە پۆلی 12 پۆلی 11 مامۆستا دەڵێن بەشی دوو شەر زۆر قورسە کۆرەدە دانیشە دەوەرە بیخوێنە دەخوابزان ئاسانی قورسە جاوەرە گوێ لە مامۆستای خۆت بگرێت داخوابزانە بەشی دوو ئاسانی قورسە یاڵە لەگەڵم بە قوتابیانی ئەزیزی من لە بەشی دوو کە پێک دێت لە سێ کرد ئەمە لێرەدا باز لە چ دەکەین بابە باز لەو دەرسیدا باز لە چ دەکەین باز لەو دەکەین ئازەبر چییە ئازەبر هێندێکی ئارسەدارە خواگە ئارسەدا ئارەسەکەی چۆنە ئازەبر لەسەر چ بەندە و یەکەی چییە ئەی مامۆستا پرسیاری حسابی چۆنی لێ دێتەوە ئەدی مامۆستا پرسیارە شەرعیەتەکان چۆن شی بکەینەوە مامۆستا ئەم دەڵێ مامۆستا ئەم کێشەم لە حسابی هەر هێز نییە بەس کێشەم لە شەرعیەت بابە هەر هەموو ئەوانە بە یاساشی دەکەینەوە لەبیرت نەچێ فیزیای پۆلی 12 زۆر ئاسانە تەنها یاسا بکە پێوەرد بۆ تێگەیشتن باش بابە جا چەدەین لە کەرتی یەک باز ئازەبر دەکەین ئەمە سێ کەرتەوە پێم گوتی بەشی دوو سێ کەرتە لە کەرتی یەکەوە دەست پێ دەکەین ئینشەڵڵا جا بگن قوتابیانی ئەزیز ئەگە بێن باز لە زەبر بکەین زەبر چییە دەڵێن زەبر یەکێک لەو هێندە بە خولانە کە چۆن پێناسی دەکەین دەڵێ بڕی توانە هێزە لەسەر خولانەوەی تەنێک بە دەوری تەوەریەکی داری کراوە باشە بۆ دەڵێ خولانەوەی تەنێک بە دەوری تەوەریەکی داری کراوە ئێ با بەکەم ئەدەمە گوتمان هێندە بە خولەکان پێویستە بۆ ئەوەی لە خولانەوەیان بکۆڵن پێست تەوەریەکی بە دەوریدا بخولێتەوە جا بۆ لەبەرەوەی زەبریش توانستی هێزە بۆ ئەوەی دروست پێویستی بە خولانەوەیە بۆی پێ دەڵێن چی هێندی بەخول باش ئەوە زانین ئەی مامۆستا هاوکەشە بیکاریەکەی چیە هاوکەشە بیکاری ئەوە زەبرە بەوەی دەڵێن چی بابە لەمەوە دوو هەرە ئۆهێمادی یعنی زەبر باشە ئەدی بەوەی دەڵێن چی بێگومان ئەوە پێشتر پێگەیشتووی پێی دەڵێن هێز بەدی دەڵێن چی پێی دەڵێن درێژی باسک ئەدی بەدی ساینسێکە دەڵێن چی پێی دەڵێن باسکی خولانەوە ئێستا هەموو باس دەکەم باشە بابە تاشاکە قوتابیان پێش ئەوەی بێمە سەر درێژی باسک و باسکی خولانەوە کە پەناسەکانیانە دێم یەکەکەت پێ دەڵم زانین یەکەی زەبر چێت چونکە هەموو هێندێکی فیزیایی یەکەی هەیە کوڕی من باشە تاشاکە ئەمە دەڵێن زەبر یەکسانە بە FD ساینسێتەوە نیە زەبر یەکەی چییە نیوتن مەترە بەڵام بزانین لە شو هاتووە ئەو هێزە بە خۆی یەکەی نیوتنە ئەدی دیەکە ئەیژ مەترە کاتە نیوتن مەتر یەکەی چییە یەکەی زەبرە ئەو ئاگدارە لە کەرتی دوو دین اینجا دیاسایشکە زەبرمان دەبێت لەوێش ئەوەیە دەڵێن زەبر یەکەیش کەشی کیلۆگرام مەتر دوجا بەسەر سێکەند دوجا تاوان ئەوە لە شو هاتووە دەتوانین ئەو نیوتنی هەڵوەشێنی ئەوەی لێ دروستکە ئەو دواتر باسی دەکەین ئینشەڵڵا ئێستا بابێنێ پێناسی درێژی باسک و باسی خولانەوە کە پێناسەکە لە وزاری هاتووە بۆ ئەوی تێبگەلێ و دوو پێناسێ وەرە تەماشا ئەو ڕسمێک بکە بابە ئێرە حسابکە و بڕغوێکە دەمانەوێت بیکەینەوە بۆ سووسپانێ ئەوەی پێ دەڵێن چی پێ دەڵێن تەوەری خولانەوە تەوەری خولان حسابکە سووسپانەکە ئێرە خاڵەکەی ئەو خاڵە دەبێتە خاڵی خولانە هێزێک کار لێرە دەکە بۆی بڕغوەکە بکەیەوە باشە ئەو هێزێکە کاری دەکاتە سەری بۆ خولانەوەی بڕغوەکە ئەوە دەبێتە هۆی دروستکردنی چی درێژی باسەکە و هێزەکە وا دەکەن ئەو بڕغوەتی دەبێت بخولێت لە ئەنجامدا چ دروستەکە زەبر لەبەر چێچووکە خولانەوە دروست بوو جا لێرە دەڵێن چی دەڵێن ئەگەر ئێرە خاڵی خولانەوە بێ و ئێرەش هێزێک هەبێ کارێکی بێتە ئێرە خاڵی کاریگەری هێزی پێ دەڵێن خاڵی کاریگەری هێز تاشاکە کوڕم چۆن پێناسی دەرغمەکە ها لەگەڵ دەرخی نیم ئەمە تاشاکە دووری نێوان خاڵی خولانەوە بۆ خاڵی هێزی کاریگەر پێڵەن درێژی باسک پێناسەکەی درێژی باسک چیە واتە دی بریتە لە دووری نێوان خاڵی کاریگەری هێز و تەوەری خولانەوە پێویست بە دەرخ دەکەن هەرگیز پێویست بە دەرخ ناکە ئەدی درێژی باسک چییە یاخود بە ئەو درێژ باسمان ئەدی باسکی خولانەوە چییە یاخود باسکی زەبر چییە پێناسەکە چۆن دەکەی ئەوش ئاسانە وەردێنەوە سەر ڕسمەکەی تەماشاکە ئێرە خاڵی خولانەوە درێژکراوی ئێرە بۆ درێژکراوی هێزەکە باشە ئەو پێ دەڵێن چی پێ دەڵێن باسکی خولانەوە دووری ستونیە باشە لە نێوان تەوەری خولانەوە کە ئێرە تەوەری خولانەوە و ڕاستەهێڵی کێشرا ئەو ڕاستە کێشراوە بۆ درێژکراوی چی ئەو ڕاستیاڵی کە دەکێشرێت بۆ درێژکراوی ئەو هێزە پێکەوە
ئەو چ پێ دروست دەکەن پێی دەڵێن باسکی زەبر یاخود باسکی خولانەوە بابەکەم دەبێت ئاگادار بێت چونکە لە پرسیار حسابەکەم کە دێتە پێشمان ئەوانە دەبێت بزان باشە چونکە تێگەیشتنی ئێرە بۆ تێگەشتنی پرسیاری حسابەکان مهمە زۆر ئاسانە ها دی چۆن دەشان دەکەی دوورینیان خاڵی خولانەوە بۆ کاریگەری هێز پێ دەڵێن چی باسکی باسکی درێژی باسک بۆ باسکی خولانەوەکەش پێ دەڵێن چی درێژکراوی هێزەکە بۆ پارچە ڕاستیێڕەکە پێ دەڵێن باسکی خولانەوە هیچی تێدا نییە کۆمەڵی خاڵمان هەیە قوتابیانی ئەزیز ئێستا دەین با بزانین ئەو تێبینیانەی ئێرە کە هەمانە زۆر گرنگە تەماشاکە ئەمە دەبزانی زەبر هێندێکی ئاڕستەدارە زەبر ئەگە بە ئاڕاستەی میلی کاژمێر بوو سالبە بۆ بتوانێت میلی کاژمێر چێ موجەبە دووباری دەکەمەوە زەبر هێندێکی دەکرێت بە سالب بێ دەکرێت بە چ بێ بە موجەب بێ کاتێک بە سالب بێ بە ئاڕاستەی میلی کاژمێر ئەگە بە ئاڕاستەی میلی کاژمێر بێت فلانەکە بە هەمە ئاڕاستەی میلی کاژمێر بێ ئەوە سالبە بۆ پێچوانی میلی کاژمێر دەبێتە چی دەبێتە موجەب وەکو بەشی یەکەم کە باسمان باشە لێرە کۆمەڵی خاڵێکەمان هەیە ئایا زەبر لەسەر چ بەندە یاخود با باشتر بڵین زەبر ئاسانی خولانەوەی تەن بەندە لەسەر چی ئاسان خولانەوەی تەن یعنی زەبرەکە لەسەر چ بەندە بە پێی هاوکەشەکەی بابەکەم ئەمە هاوکەشەی زەبر کوتمان دەکاتە چی کوتمان دەکاتە FD ساینی سێتە وایە زۆر باش چی پێکاتەوە کوتمان هێز درێژی باسک بەوەش پێ دەڵێن باسی خولانەوە یان بە مانایشکە هێز درێژی باسک وە لەگەڵ ئەو گۆشەی نیان هێز و درێژی باسک واتە چۆن بە زیادبوونی هێز زەبر چی لێت زیاد دەکە بە زیادبوونی درێژی باسک زەبر زیاد دەکە باز هەر کاتێک ئەمە دەڵێم زەبر لەگەڵ هێز ڕاستەوانەیە دەبێت ئەوە نەگۆڕ بێت باشە وە کاتێک کە دەڵێم زەبر لەگەڵ درێژی باسک ڕاستەوانە دەبێت هێزەکان نەگۆڕ بێت جا دەڵێن لەسەر چ بەندە بڕی هێز کە ڕاستەوانەیە لەگەڵی وە درێژی باسی خولانەوە کە ڕاستەوانەیە لەگەڵی وە گۆشەی نیان هێز و باسی خولانەوە تابیان ئەزیز لێرە ئەمن ڤیدیۆکانم وار کردووە سوپاس بخۆی گەورە کە ئەو فکرەی دامێ ڤیدیۆی ئەنیمێشن دانی بۆی باشترین تێگەشتن بۆ توی قوتابی ئەزیز و خۆشەویست هەبێ وەرە تەماشاکە ئێستا لێرەکانە درێژی باسکەکەمان کەم کردەوە زەبرەکەش کەم دەکات درێژی باسی کەمە درێژی باسکە زیادی کرد زەبرەکە زیاد دەکە دیقەت دێ پێکەوە هێزەکە زیاد بوو بە زەبر زیاد دەکات درێژی باسک زیاد بوو زەبر زیاد دەکات بەڵام هەر حاڵەتێکدا ئەگەر دوو دانا وەرگرم دەبێت سێمیان چ بێ نەگۆڕ بێ ئاگات لێبێ تێبینیەکان دێن باز دەکەن چونکە بەڕاستی پرسیاری گرنگی تێدا دێتەوە وە گرنگشە لە بۆ بابەتەکانی کە دێتە پێشمان بەڵێ هەرچەندە باسکی زەبر درێژتر بێت ئەوە نرخی زەبر زیاتر دەبێت تازە باسمان باشە پەیوەندینیان هێز و باسی خولانەوە پەیوەندێکی چۆنە پەیوەندێکی پێچوانێ واتە چی ئەو قسەیە واتە لە هەر شوێنێک ئەگە بتوێ هێزێکی کەم بەکاربێنی بۆ خولانەوەی تەنێک باشە هێزێکی کەم بەکاربێنی ئەسڵەن بوون منە برا لۆریەکان ئەوە شوفێرە ئەوەن با هەڵگرە گەورەکان ئەگە بیان هەیە تاەکان بکەنەوە بۆ ڕێکی درێژ بەکاردێنن باشە درێژی باسەکە زیاد بوو لەبەر چی بۆی هێزێکی کەم بتوانن بڕخوی تاقی بکات و پادکاتە پەنچەرە چاچ دەبیر نەچێت کاتە لێرە هێز لەگە درێژی باسی پەیوەندێکی چۆنە بابە پەیوەندێکی پێچەوانەیە باشە واتە بە زیادبوونی هێز درێژی باسی کەم دەکە یانش دەتوانین بڵێن چی لێرە شتێکش بڵێن بە کەمبوونی هێز درێژی باسک چی لێبێت زیاد دەکە هەردووشی دەبێت باشە ئەگەر دوو هێز دوو باسکی خولانەوە بوو لە پرسیار مەسەلا ئەو دواتر پرسیار ێستا حەل نەکەین ئەگەر دوو هێز و دوو باسی خولانەوە بوو دەتوانین بۆ شێوازە برسیان دەتوانین ئاواژ بنووسی F1 B1 F2 D2 ئەوە چ کاتێک بەکاردێەوە ئەگەر هاتو دوو هێز و دوو باسی خولانەوە هەم دواتر کە پرسیار حسابیمان حەل کرد و بێت دێنمە ئەو تێبینی باش بابەکەم دواوی لە کاتی نەبوونی زەبر ئەوە زەبری خولێنەر نابێت یعنی چی ئەو قسەیە یعنی ئەمە ئەکەمە زەبر چ کاتێک کار دەکات سەرتەنێک لە خولانەوە هەبێت لێکە خولانەوە نەبێت زەبر چییە بابە نییە نا زەبر بوونی نییە کاتە زەبر لە حاڵەتی خولانەوە دروست دەبێت تەنەکان ئەو کاتر بێت تەنەکان هەمە تاودانیان دەبێت چونکە خولانەوە ڕوو نادا خولانەوە نابێت بابەکەم باشە ئەوەشیان هەیە گرنگە لە پرسیار دێتە پێشمان چەند هێزمان هەبێت ئەوەندە زەبرەمان دەبێت باشە کە بەیەکەوە زەبری بەرئەنجام دروست دەکەن واتە زیاتر لە هێزێک زیاتر لە زەبرێک پاشان بۆ ئەوی زەبری بەرئەنجام سەر ئەو تەنە دۆزینەوە بین هەموو زەبرەکان کۆدەکردنەوە پێی ئاڕستەکانی باش بابەکەم زەبر سفر دەبێت لە چەند حاڵەتدا زەبر سفر دەبێت
لە چەند حاڵەتدا زەبر بۆ هەیە سفر بێ لەسەر تەنێک زەبر کاردەکات سەر تەنێک حاڵەتێکدا زەبر بۆ هەیە سفر بێ ئاگادار بە لە خاڵی خولانەوە زەبر چیە سفرە خاڵی هاوسەنگ خولانەوە یعنی مانای چیەوە لە خاڵی خولانەوە یعنی دیەکەم ئەگە سفر بە زەبر هەر چیە سفرە لە خاڵی هاوسەنگی خولانەوە دیسان هەر مەقسەدمان چیە دیەکە سفر بێ زەبرەکە سفر یعنی ئەو ناوانە دێ ئەگەر هێز و پاسکی خولانەوە تێری بنواتە گۆشەکە سفر یان چەند بێ 180 بێ دیسان زەبر سفر کاتە لەفسی حاڵەتەکەیدا بابەکەم وریابە زەبر چیە سفر بە ڕوونکردنەوەیشکە دەمێ لێرەکانە تاشاکە ئەوە ئەگەر تووڵێک بێ ئێرە خاڵی خولانەوە بێ باشە چەند هێزێک کاری پێکە مەسەن ئەو ئێفیەک ئەو دواتریش بە هەر باسی دەکەینەوە ئێرە ئێفی دوو بێت ئێرە ئێفی سێ بێت ئەگەر بڵێم لەفسی هێزە کامیان زەبر پێیدا سفرە بێگومان ئەتو دەڵێ چی مامۆستا دەڵێ مامۆستا ئێرە خاڵی خولانەوە بڵێ ئەو خاڵی خولانەوە دەڵێ مامۆستا ئێفیەک زەبری سفرە بۆ گوتمان لە خاڵی خولانەوە زەبر چیە سفرە لە خاڵی خولانەوە زەبر سفرە کاتە لێرە زەبر چیە سفرە دوو ئێستا ئێفی دوو لەگەڵ درێژی باسەکەی چۆنە تەری بەرەسە هێڵەکی ڕاستە کاتە ئێفی دووش زەبری سفرە ئەی چێ زەبری زۆرە واتە ئەن دەکرێت بڵێن چێ زەبری هەیە ئێف سێ زەبری هەیە بۆ چونکە لێرە گۆشەکەی چەندە نەواتە یعنی چی مامۆستا یعنی ئەگەر گۆشە نەوەت و زەبر هەیە وجوودی هەیە جا بۆی وڵات تێ بکەیت وەرە ئەو تێبینی خوارێ زەبر بابە سێ بەهای هەیە سێ بەها دەتوانین بۆی وەربگرین تاشاکە جا تەلەبە لێرەدا هیواەتی چییە مامۆستا زەبر گەورەترین بڕ بدە گۆشەکە نەواتە گەورەترین گۆشە نەوەت بێ زەبر گەورەترینە گۆشەکە سی بێ نیوەیە سفر بێ زەبر سفرە وەرە بازی هەتر ڕوونکەین دەزان ئەوەی دەزانێ بەڵام شتیکە هەیە تێیدا وەرە ئاگادار بە تاشاکە دەڵێ زەبر گەورەترین بڕی دەبێت کە گۆشەکە ئەگەر نەوەت بێ یعنی چی گۆشەکەی نەوەت بێ واتە ئەگەر هێزێکت هەبێ ئەوە هێز بێ و باسکەکەشمان درێژی باس یعنی با بڵێین ئەوە هێزەکەیە ئێرە درێژی باسکەکە بێ وەتا بنین ئێرە درێژی باسەکە بێ ئەوەشیان هێز بێ باشە گۆشی ئێرە گۆشەی نێوان چێت و دایم گۆشەکە نێوان چێت وەرەگران درێژی باس و هێز گۆشەی نێوانیان نەوەت بوو ئەو زەبرە گەورەترینە بۆ چونکە زەبر دەکاتە چی دەکاتە ئێف ساینی نەوەت ساین نەوەت دەکات چی دەڵێن زەبر دەکاتە یەک بەس یەکەکە نانووسرێ ئێف باشە مامۆستا هەمیشە نا ئەمە ناڵم هەمیشە ئاگادار بە ئەمە ناڵم هەمیشە گۆشەت نەوەت بوو ئەوە زەبر زۆرترینە چونکە لێرەدا ئەمەگەبانێ زەبر پێوانە بکەین حساب بدێ بۆ باسکی خولان و هێزیش بکەین کاکە ئاگادار بە ناو قسەیە وشەی هیواەتی تەلەبە هیواەتی هەمیشەیە نازە ئەو هەموو هەمیشەیی لەکوێ دێنێ ناکاکە هەمیشە نابێ بە قوربان هەمیشە بۆی نابێ تاشاکە دەڵێن نیوەی گەورەترین بڕی دەبێت کاتێک زەبر نیوەی گەورەترین بڕ دەبێت ئەگەر هاتوو گۆشەیەکی تیژمانە بواتە دی لەگەڵ ئێف گۆشەیەکی تیژیان هەبێت یعنی چەند مامۆستا بۆ نمونە ئەمە دەڵێن زەبر ئێستا دەڵێ مامۆستا یعنی 45 کەرە 45 شوێر یەکی دەخۆت هەڵدا حاسیبە تێ تاقیکەوە دەخوا بزانە وایە وارە تەماشاکە مەسەڵەن ئێستا دەنووسی ئێف دی دەی حاسیبەکەت بەکاربێن هەتا کەنجی بەکاری نانی ساینی سی دەکات چەند 0.5 کاتە دەکاتە یەک بەسەر 2 FD بۆ 45 دانەنا چونکە 45 زیاتر لە 0.5 ئەمە نیو یعنی 0.5 باشە کاتە لێرەدا بابەکەم زەبر نیوەی گەورەترین بڕی دەبێت ئەگە گۆشەکە چەند بێ گۆشەکە سی بێ زەبر گەورەترین بڕشی دەبێت ئەگە گۆشەکە چەند بێ نەوە ئەدی مامۆستا زەبر چ کاتێک سفر دەبێ یاخود کەمترین دەبێ مانای زۆر جارە بمانای کەمترین دێ گۆشەکە سفر بێ یانیش گۆشەکە چەند بێ 180 بێ مامۆستا ئەدی بەنسبەت سیەکە هەر تەنها لە گۆشەی سی تەنها لە گۆشەی سی زەبر نیوێ ناوە ئەم بۆیە هەمیشەی بەکار نایانم چونکە تو جەنابەت حاسیبێکت هەیە پەنجانی لەگەڵ نەرم دەکەێت تۆ ئێدەوەرە ساینی 150 لێ دەبزان دەکاتە 0.5 کاکە جا یا سفر یا چەند 150 لە هەردوو حاڵەتەکەیدا زەبر نیوەی گەورەترین بڕی دێ بابە نیوەی گەورەترین بڕی تۆ حاسیبە بکە پێوەربابی خۆ باشە کاتە ئەو سێ بە هەمان هەیە زەبر گەورەترین بڕ دەبێ گۆشە نەوەت بەس هەموو کاتێ ناڵم هەموو کاتێ پرسیارمان هەیە دێتە پێشمان و ساڵی پار هات بووە ساڵی پار لە وزاری هات بۆ سێ هێزی دابوو
دیگوت کامەیان گەورەترین زەبر پەیدا دەکات ڕاستە گۆشەکە سی نووسی بوو چەند نووسی بوو بەڵام ئەو دەبێت حسابی هێز و باسکی درێژی باسکیش بکەی با ئاگادار بە باشە غەڵەت نەکەی و زەبر پەیدا نابێت ئەوە زەبر نیوە دەبێت گۆشەکە سییان 150 بێت و زەبر پەیدا نابێت یاخود کەمترین بڕی دەبێت ئەگە 0 چەند بێت 180 بێت باشە بە لەو وێنەیە کە ئەو سێ پشیلەیەمان هەیە ئاگادار بە وێنەیە ئەو پرسیارە ئەگەلەی هاتووە تا ئێستا لێی نەهاتوو لەسەر پشیلانە بەڵام ئاگادار بە گرنگە لە وێنەی یەکەم ئەگەر دیقەت دێ نێوان خاڵی دی لەگەڵ F دی و F ئەو F گۆشەی چەندە 90 کاتە زەبر گەورەترینە لێرە وردە وردە گۆشەکە کراوەتەوە لێرە زەبر کەمترینە باشە بەڵام لێرە بەرەو ئەوەی دەڕوا کە هێزەکە و دیەکە زیاتر بەرەو تەریبوون دەچن بەرەو تەریبوون یعنی بەرەو ئەوەی دەچێت کە هێڵی چیت بێت ڕازی بۆیە لێرە چی دەڵێن کەمترینە بەس لێرە کەمترە لە باری یەکەم بەس ئەویان چیە کەمترینە خۆگەر هاتوو F و دیەکە لەسەر هێڵشی ڕازبوون ئەو زەبرەکە دەبێت چی دەبێتە 0 ئاگادار بە تابیان ئەزیز دەڵێ مامۆستا چۆن پرسیاری وزاری لێ دێتەوە با بە تەماشاکە لە وزاری هاتووە دەڵێ یەکەی پیاوانستەمی نێودەوڵەتی زەبر چییە زەبر یەکەی نێودەوڵەت دەستەمی نێودەوڵەتی چییە دەڵێ مامۆستا نیوتن بۆ پرسیاری وزاری بابەکە باشە بڕێکی توانستی هێز لەسەر خولان تەنە بە دەوری تەورێکی داریکرەوە باسمان کرد گوتمان ئەو پێناسەیە ئازەوی بار نەگۆڕنیێنە نەخێر ئەوە دواتر دیخوێن هەو نییە گۆشەتەوە ژمە نەخێر هێزە هەر نەخێر ئەیچێ زەبر باشە با بە فیزیا ئاسانە وەڵڵە لە خۆتی تێک مەدا هەوڵدە بە تێگەیشتن بخوێنی باشە دێنە سەر پرسیارە شەڕیاتەکە تاشاک هەموو پرسیارانەمە بە یاسا جواب دەدەینەوە زۆرجار دەڵێ مامۆستا من کێشەم لە حسابات نییە تەنها کێشەم لە شەڕیاتە ئەخە تۆ ناز ناتوێت تێبگەی بابە ئەتو یاسا بکە پێوە شەڕیاتەکەش بۆ ئاسان دەبێت وەرە با پێت بڵێ تاشا دەڵێ پێداچوونەوەی بەند 1 بۆ 2 ئەو بڕە جوڵە بەخولێت چێ کە بەرامبەر هێزە تەماش ئەوانە ئەمە لە جوڵە بەهێڵەکان بابەلا لادانت هەبوو پارستایی تێ خێرای تێ تاودار تێ ئەوانە هەموو بەهێڵ وەختی بنێ بۆ خۆت بنووسە چکاتا کۆتایی بەشی دووشت بۆی دەبێت باشە لە بەخولەکان چێمان هەیە لە بەرامبەر لادان ئەمە گۆشە لادارمان هەبوو خوێنمان بەرامبەر بارستایی کە دواتر دەیخوێنی زەبری بارنەگۆڕەوە لە کەرتی دوو دەیخوێنی لە بەرامبەر خێرایی گۆشە خێراییمان هەیە بەرامبەر تاودانیش گۆشە تاودا ئەی بەرامبەر هێستمان هەیە هێندێک بەخولمان هەیە زەبر کاتە ئەو هێندە بەخولی کە بەرامبەر هێزە چیە بابە زەبر ئاگادار بە باشە لە وزاری چەند جار هاتوتەوە ئای بە یەکەی چی دەپێورێ کوتم بە یەکەی نیوتن مەتر دەپێورێ ئەو یاسا باشە یاسا بوو دەتوانین بە یاساشی بکەینەوە پرسیارێکمان هەیە پرسیاری 4 لە پێداچوونەوەکەی دەڵێ ئەو هێزەی پێویستە بکوونەوەی دەرگایەک چۆن دەگۆڕ ئەگە دەستی دەرگایەک لە ناوەڕازاندە زۆربەی تەلەبە کێشەیاندەوەی هەیە تاماشاکەم ئەوە دەرگایەک دەستکی دەرگایەکەت ئەلێرێ دەڵێ ئەو هێزە چۆن دەگۆڕێ ئەگە بێت و دەستکی دەرگایەکە بهێنمە کوێ لە ناوەڕاستدا بێت بێتە ئێرە باش ئەم پرسیارێک لە تۆ دەکەم ئەمە گوتمان هێز لەگەڵ باسکی خولانە پەیوەندیکی چۆنیان هەبوو پەیوەندیکی پێچەوانەیە وایە باشە لێرە بۆ ئێرە حسابکە دیەکەیە دی لێرە زۆرە وایە ئەدی دی لێرە بوو بە چی دی لێرە بوو بە نیوە باشە ئەگەر دی ببێتە نیوە ئەدی هێزەکە دەبێتە چەند عەکسی 1 بەسەر 2 چەندە دوی وایە کاتە هێزەکە دەبێتە چەند دەبێتە 2 ئەوەندە بۆیە دەڵێ هێزی پێویست دەبێتە چەند 2 ئەوەندە یعنی قورستر هێزێکی زیاتر دەبێت چونکە هێز لەگە باش خولانە پەیوەندیکی چۆنی هەیە پەیوەندیکی پێچەوانەی هەیە زۆر ئاسانە باشە بە پێی یاسا دەتوانین پەیوەندیەکەی لێک دێەوە پرسیاریشکەمان هەیە لە پرسیاری 5 لە فیزیای ژیان ڕۆژانەدا دڵ درێژی باسکی پایدەر چۆن کار دەکاتە سەرسەبری کاریگەر باشە ئەوە شەر بە یاسا جواب بدەین ئەستا ئەو برادەرەمان هەیە خۆی مشەوەش کردە پاسکیلەکەی لێ دەخورێت بە ئیسراحەت بۆ چونکە پاسکیلەکە ئەو شوێنی پایدەری کە لێرە هەیەی با ئیسراحەت دەتوانێت هێزیش بخات سەری کاتە چەند درێژی ئەو پاسکە زیاتر بێ واتە چەند دی زۆر بێ ئەوە زەبرەکەشی لەسەری چۆن دەبێت زۆر دەبێت و خولانەوەکەشی ئاسان بەسە تۆ بێنە پاسکیلێکی منداڵانت دەمێ دەتوانین لێ بخوڕی ناتوانانی بۆ چونکە درێژی باسەکەی چیە کەمە زەبریشی لەسەر چیە کەم دەبێت باشە بابەکەم کاتە دیسان پەیوەندی بە یاساوە بوو دەڵێن زەبر پەیوەندێکی ڕاستەوانەیە لەگە درێژی باس چەند درێژی باسکی زیاتر بێ زەبرەکەشمان چی دەبێت زیاتر ئاسانە یان نە ئاسانە
دەین ئێستا پرسیاریکەمان هەیە بابا پرسیارەکانی کە تاشاکە لێرە دەڵێ لە کتێبی مامۆستای پرسیارێکمان هەیە دەڵێ خوێندکارێک پاڵ بە دەرگایە کەوتنە لە خاڵی ناوەڕاست بۆ ئەوەی بە هێزێک کە بڕەکەی پەنجانیوتنە بیکاتەوە هێزێکی پەنجانیوتنی بیکات یعنی ئەمە هێزێکمان هەیە هێزەکەمان چەندە پەنجانیوتنە دەڵێ کەمترین هێز چەندە کە پێویستە بیخاتە سەر لێواری دەرگایەکە طبعا ئەو هێزە ئەمە تاشا ئەو هێزی کەربیدایەتی لێرە بۆ لە ناوەڕاستی هێزەکە چەند بۆ بابە هێزەکە پەنجانی تر بووە ئەگە دەستی دەرگایەک لە ناوەڕاست بێت باش چونکە هێزەکە بۆ دووەندە ئەدی ئەگەر هات هێزێک دەستی دەرگایەکە بێتە ئێرە بێگومان هێزەکە چی لێ دێ دیەکە زۆر دەبێت هێزەکە دەبێتە چی دەبێتە نیوەی یەکەم جار یەکسەر ڕاستەخۆ دەتوانێت بڵێ چی دەڵێ ئێفی دوو دەکاتی ئێفی یەکدا بەشی دوو ئاسانترین ڕێگە یەکسەر دەڵێ پەنجادا بەشی دوو دەکات چەند دەکاتە پێنج کاتە وەڵامی ڕاست دەبێتە چێ دەبێتە ئەی باشە بابەکەم زۆریش ئاسانە چونکە ڕێک پەیوەندیەکەی لەسەرەوەم ڕووکرد بێ ڕێک بە تێگەیشتنی بێ دەتوانێت وەڵامی ئەوش بدەیەوە پرسیارشکەمان هەیە دەڵێ درێژی باسکی پایدەرکسۆن دەگوار کاتێک بڕی زەبری پسەپێنرا بۆ جوڵای تاکەی پێش و پاسکێک تازە باس ناکەمان زەبر لەگەڵ باسی قورآن پێنی بچوونی هی ڕاستەوانە کاتە بە زیادبوونی درێژی باسک زەبرش چی لێدێ زیاد دەکە کاتە لێرە دەڵێن چی زەبرەکە چی لێدێ زیاد دەکە پرسیارشکەمان هەیە لە کام خاڵ پێویستە دەرگایەکی خولخولۆر پاڵی پێوەبندێت تاکو کەمترین هێز بەکار بێت یعنی هێزەکە کەم بێت ئەیدیەکە چۆن بێ زۆر بێ پەیوەندیی چۆنیان هەیە پێچەوانە ئاگادار بە بابزین دەڵێن چی ڕاست بێت لە نزیک جمگەکانی یعنی دیکەمە ئەوە نابێت لە ناوەڕاست ئەو بکو دەڵێن ناوەڕاست کاتە ئەوەش نابێت لە گەوترین دووری لە جمگەکانی بەڵێ ئەوە دەبێت چونکە دیەکەم چۆنە زۆرە ئەوە دەبێت ئەیبزین ئەوە چێ دەڵێت لە هەر خاڵێک ویستێت نەخێنەر خۆلوکۆترە نییە باب زەبر پیاوی ڤیدیۆها خولانەوە ینی پیاوی خۆی دەوێت هێزی خۆی دەوێت هۆنێ کەواتە بابەکەم زەبر گەورەترین بڕی دەبێت لە کوێدا ئەگەر هاتوو باسکەکەمان درێژ بوو دوورترین گەورەترین درێژترین ئەوان هەموو یەکمانەیە باشە بابەکەم زۆر ئاسانە پرسیارێکمان هەیە لە هەڵسەنگاندنی بەش ئەویش پرسیارەکە دەڵێت چی دەڵێ پزیشکی ددان چۆن زەبری بەکاردێنێت بۆ ڕاستکردنەوەی ددانەکان تەقنەوانەی کە ددانی خوار و خێچە مەسەڵەن دکتۆر دەسێت چ دەکات تێل بەکاردێنێت بۆ ڕاستکردنەوەی چی ددانەکان باشە کە بۆی ددانەکانی ڕاستکاتەوە دەڵێ پێویستە دکتۆرە تێلەکە چۆن بەکاردێت جا خۆشەکەی لەوەیدا فیزیا لە هەموو شوێنێک بەخەڵکردێت بەخوا لە دکتۆری لە فیتەری لە هەندەسە یعنی حتى لە کولی طب عنی وشتە بێ هەر پێ دەبێ هەلە نەڵێ فیزیا پۆلی دوانزەیە بای باشتی وانە حتا دەچێ ناقە برەکەشان لەگەڵتە ئای بۆ شوێ دەچی جا بۆیە دەبێ خۆت باشکی لە فیزیا بڵێ فیزیا سەتی دێ باشە بابا دەڵێ پزیشکی ددان چۆن زەبر بەکاردێن بۆ ڕاستکردنی ددانەکان دەڵێ قالبەکە قالب تێلەکە مەقسەدی بەکاری دێنێ هێزێک دەخاتە سەر ددانەکان لە دووریەک لە چی بنکەی ددانەکان ئەنێ سەمە ددانمان هەیە ئەوە ددانە دکتۆرەکە دێت تێلەکەی با بڵێن ئادێ بەکاردێنێ باشە ئەو تێلێ بۆچی بەکاردێنێ بۆ ئەی زەبری بخاتە سەر چێ سەر ددانەکان و بۆ ڕاستکاتەوە پرسیاری دووەم دەڵێ کام لەم دوو هێزە کار لەم تووڵە دەکەن ئەوە لە زۆر گرنگە ئاگادار بە کامیان زەبر پەیدا دەکات F1 یان F2 ئەمە گوتمان ئاگادار بە خاڵی خولانەوەمان هەیە ئەوە تەوەری خولانەوەی ئەوە تەوەری خولانەوەی باشە ئەوە هەموو پێی دەڵێن D گوتمان ئەگەر F قریب بێ بە D ئەوە زەبر دەکاتە چی سەفر بزانین کامیانە ئێستا F1 لەگەڵ D قریبە لەسەر هێڵێکی ڕاست کاتە ئەوە نابێت ئەیچێ ئێرە بۆ چونکە گۆشەی نەوەتی دروست کردووە زەبرەکە پەیدا دەکات بۆیە دەڵێن چی هێزی یەکەم زەبر پەیدا ناکات واتە ئێرە F1 پەیدای ناکات بەڵام F2 پەیدای دەکات چونکە باسی خولانەوەی یەکسان نییە بە سەفر بەڵام ئەوەیان تەریبە لەگەڵی بۆیە زەبرەکەی دەکاتە چی سەفر ئەگەر هێزیش کەشمان ئەبە لێرە هەبێ هێزیش کەش لێرە دابنێ باوە نالێ بنین F3 دیسان F3ش زەبرەکەی هەر دەکاتی دەکات سەفر چونکە بە خاڵی خولانەوە تێپڕێتێ چەند دقەیەک بگەڕەوە بۆ پێشەوەی ڤیدیۆکە لێ باسم کتم هەر کاتێک هێز بە خاڵی خولانەوە تێپەڕ بێ ئەوە دیسان زەبر چیە تێیدا سەفرە پرسیاری پێنجەم دەڵێت دوو هێز هەمان بڕیان هەیە کا لە تاک دەکەم وەکو لە وێنەیدا هەمانە تەماشاکە بابە جا دەڵێت تەلەبە دەڵێ مام مستەفا لێرە باسکی خولانەوەی نەداوە قڕی من ئاگادار بە جۆرە پرسیارانە دەبێ زۆر بریادی
بابەجە ئەمە وەکتمان درێژی باسی کچ بوو ئێرە یەکەم جار ئەتول هەر پرسیارێک لەو جۆرێکە بۆ تا یەکەم جار خاڵی خولانەوە زیشانکە ئێرە خاڵی خولانەوەیە باشە دووری نێوان خاڵی خولانەوە بۆ هێزەکە ئەو پێ دەڵێن دی وایە زۆر چاکە ئێرە ئەو ئێفە ئێفیەکە گۆشەی چەند دروست کردو لەگەڵ دی گۆشەی 90 کاتە زەبرەکە چیە گەورەترینە ئێفی دوو گۆشەکەی چییە کراوەترە وانە گۆشەکەی چیە کراوەتە کاتە ئێفی دوو زەبرەکە چیە کەمترینە بۆیە دەڵێن چی دەڵێن ئێفی یەک زەبرێکی گەورەتر پەیدا دەکات چونکە ستونە لەسەر باسی خولانەوە واتە گۆشەکەی چەندە بابە گۆشەکەی 90 ئاسانیانە زۆریش ئاسانە بابە دێنە سەر چی قوتابیانی ئەزیز ئەوە بەنسبەت پرسیاری پێنجی سەنگاندنی بەش دێنە سەر پرسیاری 6 لاسەنگاندنی بەش ئەو پرسیارە زۆر جوانە ئاگدار بە دەڵێت دوو هێز هەمان بڕیان هەیە و ئارسەکانشان پێچانیە کا لە تەنێک دەکەن لە هەمان چی لە هەمان خاڵدا لە هەمان خاڵدا ئایا دەتوانێت زەبرێکی دیاری کراو لەسەر تەنەکە پەیدا بکەن پاسیکە دەڵێن تاشاکە بۆ ئەوی تێبگەی لەو پرسیارەی بابە حسابکە ئێرە خاڵی خولانەوە دوو هێزتەیە لە بڕدا یەکسانن لە ئارسەدا پێچانن یعنی F1 F2 لە بڕدا یەکسانن لە ئارسەدا پێچانن لەبەر ئەوەی هەمان دووریان هەیە لە خاڵی خولانەوە هەمان دووریان دەبێت بۆ دوو ئارسی پێچوانن و لەبەرەوەی F1 یەکسانە بە F2 بەڵام لە ئارسەدا پێچوانە یەکترن کاتە دەڵێن هیچ زەبرێک پەیدا نابێت چونکە زەبر کاتێک پەیدا دێت ئەگە خولانەوە ناخولێتەوە بابەکە باشە کەواتە دەڵێن چی دەڵێن نەخێر چونکە دوو هێزەکە کار لە هەمان خاڵ دەکەن دەبێتە هۆی نەمانی چی زەبرەکە نامێنێت واتە ئەو تەنە ناخولێتەوە کە نەخولێت کاتە زەبرشکاری تێنەکردو قوتابیانی ئەزیز ئەو وێنەی کە بۆم داناونەوە لێرە بابە ئێستا دیقەت دێە تاشاکە ئێستا ئەوە هێزەکە کەمی کرد باشە لەو حاڵتە هێزەکە زیادی کرد هێز کەم کات و هێز زیاد ئێستا هێزەکە لێرە زیادی کرد کارە زەبرەکە زیاد دەکات دی زیادکە دیسان زەبر زیاد دەکات ئەوە ڕێک لەسەر ئەوەیە تەماشاکە درێژی باسکی ئێرە کەمە بەڵام درێژی باسکی ئێرە چۆنە زۆرە وایە دی زۆر ئەوە دی کەم کاتە ئەوە زەبری کەم ئەوە زەبری چۆن زۆر ئەوە ڕێک لەسەر ئەوەیە دەڵێن چی دەڵێ بۆچی میکانیک هەمیشە بۆڕێکی درێژ بەکاردێنە بۆ کردنەوەی ئەو سمولانەی کە لە بار هەڵگرەکان ها بۆڕێکی درێژ بەکاردێن لە چاو ئەوەی ئۆتۆمبیل بۆڕێکی احتیاجی بەکاردێنن ئەو ئیسپانێک کە پایساری پێ دەکەن و بۆچی لۆریەکان بۆڕێکی درێژتر بەکاردێنن لەسەر ئیسپانەکە هەڵدەکێشن ئەمەش والی دەکات درێژترین لەو بۆ ئەم بۆڕیە چۆن یارمەتی میکانیکە دەدەن لە ئیشەکاندا ئەمە دەڵێن بە درێژکردنی بۆڕیەکە زەبرچی لێدێ زیاد دەکات دەڵ ئەو بۆڕیە درێژێکی باسکی خولانەوە درێژەکە چی دەکات درێژ دەکەن واتە دی زیاد دەکات لە ئەنجامیشدا زەبرچی دەدێ زیاد دەکات بەڵام بە نەگۆڕانی چێ بە نەگۆڕانی هێزەکە قوتابیانی ئەزیز دێینە بابەتی دواوی ئەوش ئەوەیە چۆن تەنی ڕەهەندار و تەنی تەنۆڵکەدار جیاکەینەوە لە پرسیاری وزاری زۆر چاکی دێدێتەوە چەندین جارش لێ دێتەوە کاکە باشە بابەکەم با بۆی بزانی ئەوانە کۆمەڵێک تێبینی جوانە بۆ نووسی بۆ وەسفکردنی جوڵی چەقی بارستایی تەنەکان تەماشاکە چ پێویستە بزانین ئەگەر تەن خلۆر بووە خولاوە جوڵەی بەخولی کرد جوڵەی بەخول و جێگۆڕ پێکەوە هەبوو یعنی هەردووچی نەک بەس جێگۆڕ هەردووچی پێکەوە هەبوو ئەوە ئەو تەنە چیە تەنیشی چیە ڕەهەندارە باشە واتە خولانەوە هەبێ ڕەهەندارە و ئەگەر تەنەکە جوڵێکی بەسوور یان جوڵێکی بەهێڵ یان جوڵێکی جێگۆڕ هەبوو ئەوە تەنێکی چیە تەنۆڵکەدار یعنی وشەی تەنۆڵکەدار و وشەی ڕەهەندارت ئیش پێ دەبێت ڕەهەندار خولانەوە تەنۆڵکەدار نەخولانەوە ڕەهەندار خولانەوە تەنۆڵکەدار نەخولانەوە ئاوە خولانەوە نەخولانەوە خولانەوە نەخولانەوە ئاوە باش بابەکەم ئازێ تەماشا ئێرە بکە ئێستا ئەو تۆپە بەس دەسێتە سەرێ و دێتەوە خوارە و لەسەر هێڵێکی ڕاستە کاتەوە تەنۆڵکەدارە ئەوە تەنۆڵکە باشە بەڵام ئەوە جێ خۆشی دەگۆڕێت و دەشخولێتەوە ئەوە ڕەهەندارە باشە بابەکەم ئەوە ڕەهەندارە زۆر ئاسانە شتێکی تێدا هیچ یعنی ئەتە بۆ لە خۆتی زەحمەتکە هیچ وانە ئاسانە خاڵی شکە لەو خاڵەکاندا لەوانەشە تەن لێک کاتە هەردوو جوڵەکە هەبێ هەم تەنۆڵکەدار بێ هەم ڕەهەندار چونکەما بۆی هەیە مەسەلا تەنێکمان هەبێ لە هەمان کاتە جێگەی خۆشی بگۆڕێ و بشخولێتەوە جامە کە دەڵێن ڕەهەندار
هەردوو جوڵەکە لەخۆ دەگرێت بۆشی هەیە تەنی ڕەهەندار تەنها بخولێت یان لێ حاڵەتدا تاماشاکە ڕەهەندار بۆ هەیە تەنەکە بخولێتەوە و دەشکرێت بڵێن ڕەهەندار هەم جوڵێ جێگۆڕ هەم بەخولی هەبێ هەردووشی باشە ئاگادار بە پرسیارمان هەیە لێرە لە پێداچوونەوەی بەند 1 بۆ 2 چۆن ئیسپادە و تێبینیانە دەکەین بۆ ئێرە تاماشاکە لەکەم لەبارانەی خوارەوە تەنەکە تەنۆرگەدارە و کامیان ڕەهەندارە تەماشاکە لێرەکاندا دەڵێت تۆپێک لەسەربانی ماڵێک فرەدە باسی خولانەوەی کرد نەخێت کاتە دەڵێتی تەنۆرگەدارە باشە تۆپێک بەرەو گۆڵ خولۆر دەبێتەوە وشی خولۆر بوونەوە کاتەوە چیە تەنەشی ڕەهەندارە تەماشا ئێرە ئێستا ئەو ژیکەڵەمان هەیە لێرە جەوی هەیە ئەو تۆپی بەدەستیێتی بەریداتەوە لەسەر هێڵێکی چۆنە هێڵشی ڕاست کاتەوە چیە تەنۆرگەدارە تەنها لەسەر جوڵەیەکی بەهێڵی هەبوو نەخولایەوە کەواتە ئەوە تەنۆرگەدار بوو ئەدێک خولۆر بووە ئەوە دەڵێن چیە ئەو دەڵێن ڕەهەندارە ڕەوڕەوەیەک دەخولێتەوە دەخولێت وشی خولانەوە کاتە دیسان چیە تەنەکی ڕەهەندارە ئەدی زەوی بە دەوری خۆر دەسوڕێتەوە زەوی بە دەوری خۆر دەسوڕێتەوە کاتە ئەو دەڵێن چیە تەنۆرگەدارە بەڵام ئەگەداری ئێرەکانە بە لانێ مامۆستا بۆ بێنێتەوە ئەگە بڵێ زەوی بە دەوری خۆدا بە دەوری خۆیدا دەخولێتەوە ئەوە چیە دەبێتە چی بابە دەبێتە ڕەهەندار ئاگادار بە باشە دەبێتە چی دەبێتە ڕەهەندار زەوی بە دەوری خۆیدا دەخولێتەوە دەبێتە ڕەهەندار زەوی بە دەوری خۆردا بسوڕێتەوە ئەوە چیە تەنۆرگەر هەر وشی خولانەوە گوێ لێ بخۆی پێدادات باچێ هەر وشی خولانەوە گوێ لێ بخۆ بەرهەنداری دادا هەر گوێشی حسابیشی بۆ مەکە باشە تا باشە بابین کاکە بابین پرسیارەکانی کەش تەواو بکەین لە کام لەم بارانەدا دەتوانرێت تەن ئەوە پرسیاری وزاریە باشە لە کام لەم بارانە دەتوان تەن بە تەنۆرگەداندا بندرێت بڵێن تۆپێک لەسەربانی ماڵێکەوە چی دەبێت فڕێ بدرێت ئەوم بۆ حەلکردی بۆ ئەوەشت بۆ هەر شکار دەکەم باشە بەڵام ئەوەکانی کە بۆ خۆت ئەوەی کە نەشی زانی بە گروپی تەلێگراممان هەیە ئەو تا لینکەکەم بۆ دانای باشە سەردام کە پرسیار کە بەشدار بە پرسیاری فکریمان هەیە یعنیەتە بۆ شتەکە بێبەرامبەرە ئیسفادە بکە واقعی وەک تەلەبەکانی کە نمرەی تەواویان هێنا بۆ بابەجێ ئیسفادە ناکەی ئیلا دێ پارەکەی بدەیت دەمەیدا پارەکەی مەدە دەگیفانی خۆتی باوە بەس وەرە تەما ئەو بەردەوام بە لەگەڵم پرسیارەکان ورد بخوێنەوە واقعی پرسیارەکەش دەتوانی هەر لەناو گروپی تەلێگرامەکەی پرسیارە فکریەکان وەرگری باشە کوڕی من بابینەوە پرسیارەشت بۆ حەڵکەم دەڵێ لە کەم لەم بارانەدا دەتوانێت تەن بە ڕەهەندار دابنێت باشەوە کە دەڵێ ڕەهەندار یعنی خولانەوە لەسەری بنووسە بۆی بۆت ئاسان بێت دەڵێ تۆپێک لەسەربانی ماڵێک فڕەدرا باسی خولانەوەی نەکرد لۆ دەرێ زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە خولانەوەی تێدا نییە باشەوە هەو نییە نابی بۆی نابی زەوی بە دەوری تەورەیەک دەخولێتەوە دەخولێتەوە ئەوە دەبێت ئەزا بەردەوام لە نۆک دوو وڵامی تێدا بێت ڕەوڕەوەیەک دەخلیسکرێت دەخلیسکرێت نابێت ئەدێک بڵێ دەخولێتەوە دەبوو ئەزا بڵێ دەخلیسکرێت نابێت چونکە جوڵەیەکی چێت بە هێڵی یاخود جوڵەیەکی جێگۆڕدیم کاتە لێرەدا تەنها وەڵامی سی ڕاستە تابیانی ئەزیز ئەو زاردینە سەر پرسیاری حسابی بە پێ بڵێم بەس پێشی بێمە سەر پرسیاری حسابی ئێستا دێم ئارچەدارەکانی زەبرت فێر دەکەم چۆن بتوانم ئارچەدارەکانی زەبرت نیشان بکەم باشە لەگەڵم بە تابیانی ئەزیزی من جا لێرەدا دێم باس دەکەین ئارچەدارەکانی زەبرت فێر دەکەم تاشا بە لێرە فێرت بکەم تاشا زانە چۆن ئاڕاستی ئەو زەبرانە دەستنیشان دەکەین مەسەن حسابکەوە توڵێکە پێش هەموو شتێکی ئەگە بیستت لە مەوزوعی زەبر زین تەنەکە بە ئاڕاستی میلی کاژمێر دەخولێتەوە یا پێچوان میلی کاژمێر دەخولێتەوە دەبی ئەتە خاڵی خولانەوە دەستنیشانکە ئەگەر ناتوانێت باشە مەسەلەن بوون منە هێزێکمانەیە ئاوا کار لەو توڵی کردووە ئەوە هێزێک بێ ئایا ئەتو چۆن بتوانم ئاڕاستی زەبرەکەی دەستنیشانکەم چ دەکەی بابە دەست لەسەر خاڵی خولانەوە دادەنی ئەو هێزە ئاڕاستی بڕ شوێ بڕۆ خوارێ ئاوا یعنی بە ئاڕاستی چ دەخولێتەوە بە ئاڕاستی میلی کاژمێر کاتە ئەو زەبرەم دەبێتە چی سالم باش دانەیەکە ناشاکە دا بەس تخوا واز لە وشەی هەمیشە بێنە ئەمن ڕقم زۆر لە وشەی هەمیشە یعنی مامۆستا هەمیشە ئاوا نەبا بە وان ئەخە بۆ دەبێ ئیلا بڵێ هەمووشە هێزەکە و لا بێ ئەو بە ئارسە میلی کاژمێر شتیوانێ بابە وەرە تەماشا ئەو وێنەیە بکە ئێستا ئەوە خاڵی خولانەوەیە ئەوەش هێزەکە بۆ سەر دەی جوان ئاگاد لێ بن دوای نەڵێ ڕادیۆیە نەمزانی نەڵێ وانەڵێ یاخە دەبێ ئاگاداربی باشە تاشاکە ئێستا ئەوە خاڵی خولانەوەی ئەو هێزە ڕوو لەکوێ ڕوو لە سەرێ و هێزەکار کەوتە ئەو لای بەڵام ئاڕاستی هێزەکە دەورد دەبینێ بۆ زەبرەکە کوڕی من تاش ئێرە خاڵی خولانەوە
چۆن دەخولێتەوە بە ئاڕستەی پێچوانەی چی پێچوانەی میلی کاتژمێر کاتە ئەو زەبرە لێرە دەبێتە چی بوجە باشە تەماشا ئەو وێنەیە بکە ئەو جاران تەماشا ئەو وێنەیە بکە تاشا ئێستا بابین ئەوە خاڵی خولانەوەی هێزێک لێرە کاری پێکرد ئەوە F هێزیش کەشمان هەیە ئەلێرە ئەوەش F2 هێزیش کەشمان هەیە ئەلێرە ئەوە F3 بابزانی کام لەو سێ هێزە زەبر پەیدا دەکا تەماشاکە ئەوە خاڵی خولانەوە بێ ئەو هێزە لەبەر بە خاڵی خولانەوە تێپەڕیوە کاتە زەبری ئەوەی سەفرە یعنی زەبری یەکەم دەبێتە سەفر لەبەر ئەوەی هێزی دووەم تەری بە باسکی خولانەوە دیسان زەبری دووەمیش هەر دەکات چی هەر دەکاتە سەفر چونکە گوتمان ئەگەر لەسەر هێڵێکی ڕاست بوون هێز و دیەکە واتە F و D لەسەر هێڵێکی ڕاست بوو زەبر تێدا چیە سەفر بەڵام ئەگە بین تەماشای هێزی سێم بکەین گۆشەی نەوەتی دروست کردووە ئاڕسەکەش بۆ بۆ خوارێ تەماشاکە لێرە ئەو خاڵی خولانەوەی ئاڕستی ئەو زەبرە بڕۆ کوێ بڕۆ خوارێ وەنیە کاتە بە ئاڕستی چێ بە ئاڕستی میلی کاتژمێر کاتە زەبری سێە دەبێتە چی سالب زەبربوونی هەیە بەس دەبێت سالب جا ئەلێرە ئەمە دەڵێن زەبر کاری لە وەرتوڵی کردو بەڵام ئەلێرە دەڵێن بەرئەنجامی زەبر ئەو دووشی لێک جیاکەوە بابە زەبر لەگە بەرئەنجامی زەبر دووشتی جیاوازە لێرە زەبرە لێرە بەرئەنجامی چیە زەبرە بۆ بەرئەنجام زەبر چونکە زیاتر لە هێزێک بەرئەنجامی زەبر بۆ دروستەکە بەڵام ئەگەر یەک هێز بۆ تەنها زەبرە ئێستا ئەمە دەین ئەو پرسیارەی شیکار دەکەین باشە کوڕی من گوێ بگرە زانە پرسیارەکە چۆن شیکار دەکەی کوڕی من بۆ ئەوەی پرسیارەکەی تێبگەیت بۆی پرسیارەکەی تێبگەیت دەبێت یەکەم جار بزانی ئایا ئەو هێزانەی کە کار چەند هێزمان هەبووە و چۆنیش کاری کردوت سەرتەنەکە من ڕاستەکەی پرسیارەکەم شاردەوە وەڵامەکەی بۆ ئەوەی تۆی قوتابی ئەزیز لەگەڵ من وەڵامەکان بنووسین پێکەوە بۆ ئەوەی تۆی قوتابی باشترین تێگەشتنت هەبێت ئۆکێ شەمانە لێرەدا دەین ئەوە پرسیارە دەڵێت چی هاتوتۆ لە وزاری ئاگادار بە پرسیارێکی وزاریە دەڵێ دوو یاریزان پاڵ بە تۆپێک دەنێن بە دوو ئاڕستی چی پێچەوانە باشە بە دوو ئاڕستەی پێچەوانە کێشەمان نییە یەکەم یاریزان بە هێزی 11 نیوتن یان ئەوە نالێ بنێ ئەفیە و بڕۆ کوێ بۆ خوارانی ئەو هێزیا بڕۆ خوارەیە لە دووری ئەوەندەش یعنی ئەوە دیەکەی بەڵام ئاگادار بە سانتیم هەمیشە دەکەیەتی مەتر دابەشی سەدی کە کوڕی من سانتیم کێ مەتر دابەشتەن دەکەی سەد ئەوە دەکاتە چەند کوڕی خۆم دەکات 0.07 مەتر باشە بە ئاگادار بە دواوی دەڵێت لە ئەوە تەوەری خولانەوە باشە دووەم یاریزان کە هێزەکەی 15 نیوتنە ئەوە ئێفی چەندە دوو چونکە کوتانەوە ئێفیەکە کار دەکاتە سەر لە دووری چەند 14 سانتیم ئەوەش هەر دێ بکەین مەتر ئەوە دەبێتە D2 بەڵام دابەشی سەدی دەکەوە پێم گوتی ئەوە دەبێتە D2 و دەکاتە چەند دەکات 0.14 مەتر وا باشتریشە بۆ خۆ دراوەکان بنووسێت ئەمە دەنووسین ئێفی یەک چەندە بابە 11 نیوتن و D1 چەندە D1 0.07 مەترە ئەدی ئێفی دوو چەندە ئێفی دوو بۆ خۆی داینە لێرە چەند بوو 15 نیوتنە بەڵام مامۆستا چۆن بزانم هێزیتم کوڕم هێز بە نیوتن دەپێرێت بابا خۆشی کوتی هێز کوڕە تەماشاکە تۆ بیخوێنەوە بی حتا پرسیار نەخوێنە نایزانی ئاگادار بە دی دووەمیشمان هەیە دەکات چەند دەکاتە 0.14 مەتر جا دەڵێ مامۆستا هەمیشە بیکەینە مەتر کاکە لێرە هەمیشەکە بۆی دەبێت هەمیشە دی بە مەتر باش مامۆستا ئێستا یعنی بۆ قسەی بێ ئەدی کوا ئەدێن تۆ ناڵێ مامۆستا زەبر بەو یاساری دۆزینەوەی مامۆستا بەڵێ بۆ یاسا ئێفی ساینی سێکە ئەی مامۆستا کوا گۆشەکە بابەکەم بەنسبەت گۆشەکە ئاتوەکە تەماشا ئەو وێنەیە بکەین تەماشاکە ئێستا ئەو هێزە بۆ خوارێ وایە ئەو هێزی چەندەم بوو ئەو هێزی دووەم بوو بڕەکەی چەند بوو با بڵێن ئەوە هێزی یەکەم بوو بڕەکەی چەند بوو 11 نیوتن چونکە گۆتی لۆ خوارێ هێزی دووەم بۆ کوێ بوو بۆ سەرێ ئەو ئێفی دوو بڕەکەی چەندە 15 نیوتنە کاکە ئەوە درێژکراوەکەی ئەوە تەوەرێک ئەو دێژی باسەکەی ئەوە گۆشەی ئێرە چەندە 90 کوڕی من ئەدی گۆشەی ئێرە ئەوەش 90 ئێساین 90 دەکات چەند کاتێک کاتە پێویست ناکە بیرۆزی باشە مامۆستا ئێستا یعنی بۆ قسەی بێ ئێستا دەم زەبر یەکەم لەوەی دەدۆزمەوە ئاوە ئێفی یەک دی1 ساینی 90 باڵ زەبری یەکەم ئێفیەکمان چەندە 11 ئەی دیەکەمان 0.07 کاتە زەبری یەکەم
دەکاتە چەند بڕەکەی حاسیبە دەین بەکاردێنین ئەمە حاسیبەمان هەیە لەگەڵ من تەماشاکە بابە چ دەنووسی 11 جاران ئۆ.ئۆ باشە یەکسانی داگرا دەکا ئۆ.77 نیوتن مەتر ئەوەندەی مامەسە نەخێر ئەوەندە نییە وەرە تەوەری خولانەوەش دەستشاکە بابە دان زەبرەکە بە ئارسی میلی کاتژمێر کە چانی میلی کاتژمێر ئێستا هێزە ڕوو لەکوێیە ڕوو لە خوارێ کاتە هە ئاوا دەخولێتەوە بۆ شێوە دەخولێتەوە کاتە زەبرەکەمان چییە سالب ئەوە زەبری یەکەم وەرە زەبری دووەمیش بدۆزەوە زەبری دووەم دەکاتە ئێفی دوو دی دوو ساینی چەند 90 باشە زەبری دووەم ئێفەکەمان چەندە ئێفەکەمان کوتمان 15 جارانی دیەکەی چەندە ئۆ.14 ساین 90 دەکاتە یەک کاتە زەبری دووەم دەکاتە چەند دێن دەنووسی 15 جارانی ئۆ.14 دەکات چەند بابە دەکاتە 2.1 نیوتن مەتر ئەدی ئارستەکەی وەرتەماشاکە ئەوە تەوەری خولانەوە بنیە ئێستا ئارستەکە بۆ کوێ ئەو هێزە بۆ سەرێ وایە چۆن دەخولێتەوە بە ئارستی چی بە ئارستی میلی کاتژمێر کەواتە ئەوش هەر سالی بۆ دادەنێ ئەوجا ئەو دەڵێت چی بەرئەنجامی زەبرم بۆ بدۆزەوە ئەمە دەڵێ لەبەرەوەی زیاتر لە زەبرێکمان هەیە دەڵێن زەبری یەکەم کۆی زەبری چەندەم دووەم باشە ئەو زەبری ئێرە چەندە سالب ئۆ.77 سالب ئۆ.77 کۆ کەوانە ئەوکە سالب 2.1 باشە موجب ضربی سالب دەکات سالب ئێستا چ دەکەی لەکن خۆت ئۆ.77 سالب ئۆ.77 کۆی کەوانە سالب چەند سالب چەند 2.1 زانە دەکات چەند 2.1 دەکاتە سالب 1.30 سالب ئۆ.77 کەمی سالب 2.1 دەکات چەند دەکاتە سالب 2.87 کەواتە وەڵامەکەی دەکات چی بەرەنجامی زەبرەکە دەکات سالب 2.87 نیوتن وەڵامی ئەو پرسیاری چۆن خولاوەتەوە تەن تۆپەکە چۆن دەخولێتەوە هەردوو یاجار کارێکی کردو بە ئاڕستەی میلی کاتژمێر چۆنم زانی چونکە بەرەنجامەکە چیە سالب تابیانی ئەزیز لێرە کۆتایی بەوانەکە دێنم هەتا وانەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتە بەرئەنجامی زەبرەکەمان سالب 2.87 نیوتن مەتر دەکا بۆ بە سالبە چونکە بە ئاڕاستەی میلی کاتژمێر تابیان ئەزیز دێنە سەر پرسیارەکانی کە لێرە بەردەوام دەبین ئەو پرسیارە پرسیاری سێ زۆ گرنگە بابە پرسیاری سێ پرسیارێکی گرنگە لەکن خۆت بنووسە گرنگە باشە یاڵا با پرسیارەشی کارکەی پرسیارەکە ئەگەر تەماشاکە لەسەر ئەو وێنەیە جواب بدەیەوە سێ دانە هێزتێ ئێرە خاڵی خولانەوە سێ هێزمان هەیە یەکێکیان سی نیوتنە باشە 30.0 نیوتنە واتە 30 نیوتنە وە گۆشەکەشی چەندە گۆشەکەی 45 ئێرە خاڵی خولانەوە بۆ پێگوتی خاڵی خولانەوە و ئەو دووریە ئەو تووڵە لێرە بۆ ئێرە چەند مەترە 4 مەتر 4.0 مەتر واتە 4 مەتر ئەوەیان لە ناوەندەیە دەکاتە چەند دەکاتە 2.0 مەتر باش سێ دانە هێزتە یەکیان 30 نیوتنە ئەوکەی کە 25 نیوتنە باشە 25 نیوتنە و هێزەکەی کەشمان چەندە 10.0 نیوتنە بەس ئەوە گۆشەیەکی دروست کردووە لێرە گۆشەی چەندە 23 و لێرەش گۆشەیەکمان هەیە ئەوە سیوێک جاگوێ بگرە بابە طبعا لەو وێنەیە کە هاتوو بەرئەنجامی زەبرم بۆ بدۆزەوە ئێ باشە بەرئەنجامی زەبر چۆن بدۆزینەوە ئەمە دەڵێن بەرئەنجامی زەبر ئەگە بدۆزینەوە دەکاتە زەبری یەکەم کۆی زەبری دووەم کۆی چی زەبری سێم کەواتە دێن یەک بێک زەبرەکان دۆزی زەبری یەک دۆزەوە زەبری دووش دۆزەوە زەبری سێش دۆزەوە هەر سێ زەبرەکان کردیتەوە لێرە دادەنی و بەرئەنجامی زەبر دۆزی پێش هەموو شتێک لەو سێ هێزێکە هەمانە ئەو زەبریان ئەویان دەکاتە سەفر ئەوە زەبری ڕاستەخۆ دەکات سەفر بۆ چونکە بە خاڵی خولانەوە تێپەڕێ مادام ئەو زەبرا ئەو هێزێ بە خاڵی خولانەوە تێپەڕ بێ لە تێبینیەکان بۆ بنووسی بوو ئەو هێزێ بە خاڵی خولانەوە تێپەڕ بێ ڕاستەخۆ زەبرەکەی چیە سەفرە کەواتە زەبری یەکەم
دەتوانین ناوی هێزەکەشی لێ بنی بڵێ 30 نیوتن لە کاتی زەبرەکەی دەکات 0 نیوتن ئەو یەک بەنسبەت دووەمیە ئەو هێزە لە ناوەندەیە باشە ئەمە دەزانین لێرە بۆ ئێرە 4 مەترە بەس ئەو مەسافەیە دەکاتە 2 مەتر چونکە لە ناوە ڕاستێ باشە ئاگدار بە قوتابی عزیز ئەو گۆشەی ئێرە بەکار ناهێنی ئەو سیبیەکەی بەکار ناهێنی ئاگدار بە بۆ چونکە ئەمە گوتمان گۆشەی نێوان هێز و دی ئێوە باسکەکەیە ئەوەش هێزەکەیە ئەو گۆشەی هیچی داوە لێرە هیچ گۆشەیەکمان هەیە لێرە نەخێت کەواتە ئەگە بم هەیە ئەو گۆشەی ئێرە دۆزمەوە بێم چ دەکەم ئەمە دەزانم ئێرە بۆ خۆی نەوەتەوە نیە ئەوەی کە داوێتی نەوەتی کەمی ئەوەی گۆشەی دەدەین کە دراوە لێرە سیوێکی داوە دەڵێن نەوەت کەم سیوێک دەکاتە 50 بۆ ئەم لێ کرد لەبەر چی دەزانمەوە پرسیاری دەگەڵ مامۆستا بۆ ئەم لێ کرد چونکە من دەمێت گۆشەی نێوان هێز و باسک من یاسای زەبر ئەو یاسایە کاتێک دروستە کە گۆشەکە لە مابین هێز و باسک باشە کوڕی خۆم ئێوە هێزەکەیە ئێرەش باسکەکەی کاتەم ئەو گۆشەی ئێرەم دەوێت باشە با هەموو شەوا دەکەیت هەمیشە دەبێت گۆشەی نێوان هێز و باسکەکە دەبێت کاتە دەیەم چ دەکەم مامۆستا دەڵێن f d ساینی سێتە باش ئێفەکە چەندە بابە ئێفەکەت ئەتو لێرە چەند پێ 25 لەمەسی 25 جاران دیەکە چەندە 2 جارە ساینی چەند ساینی 50 با بیکەین بە حاسیبە دەڵێن چی دەڵێن 2 جارانی چەند 25 جارانی 2 جارانی ساینی چەند ساینی 50 کوڕە غەڵەت نەکەی بچیشکە داگری باشە دەکات چەند دەکاتە 42.8 42.8 نیوتن مەتر باشە بابا کاتە ئەو زەبری دووەممان دیتەوە بەڵام ئاگادار بە خۆت هەڵبەست بڕەکەی نادۆزێت ئارسەکەشی بزانی ئارسەکەی چۆنە مامۆستا تەماشاکە ئەوە لەبەرەوەی لارە شیتەڵی بۆ دوو پێکردنە ئێرە یەک ئەوە دوو ئەو ئاڕستەی بۆ کوێیە بۆ سەرێ ئەگەر ئێرە خاڵی خولانەوە بێ ئارسەکە بۆ شێوێ بە ئارسەی چێپکەچوانێ ملی کاژمە کاتەوە چیە باشە زەبری سێم ئێرەیە ئێستاەوە درێژکراوی باسکەکەیە گۆشەکە کێشەی نییە چونکە درێژکراوی باسکەکە و گۆشەکەی کێشەی نییە و هێزەکەش ڕوو لە خوار بارستی چ دەخولێتەوە بارستی میلی کاژمێر کاتە ڕاستە خۆ دەڵێن چی ئەو هێزەمە چەندە دەیە دەڵێن دا جارانی 4 بۆ 4 چونکە لێرە بۆ ئێرەوە کۆتایی ڕێڕەوەکە باشە لێرە بۆ ئێرە 4 ئەو خاڵم لێرەیە کاتە چەندە هەموو درێژەکە 4 جارانی ساینی چەند ساینی 23 یاڵا با بە حاسبە بیکەین دا جارانی 4 جارانی ساینی 23 دەکاتە چەند دەکاتە 15.6 نیوتن مەتر بەس بەچی سارە چونکە باڕستەی میلی کاژمێر بوو ئێستا وەرە دانە بەدانە لێرەدانەوە دەڵێن بەر ئەنجامی زەبر دەکاتی 0 کۆ لێرە چەند مامە دەرچوو 42.8 کۆ کەوانە زەبری سێم چەند بوو سا لە 15.6 باشە یاڵە کوی بکەوە دەڵێن 42.8 موجب ضربی سالب دەکا 15.6 ئەنجامەکەی دەکات چەند دەکاتە 27.2 نیوتن مەتر لەبەر ئەوەی موجبە کاتە بە پێچەوانەی میلی کاژمێر پرسیارەکە زۆر ئاسانە و زۆر گرنگە باش شتێکیشت پێ بڵێم کوڕی من بۆی هەیە پرسیارەکەت بۆ بگۆڕێ بوونم لە خاڵی خولانەوە ببێنێتە ناوەڕاست المهم کام هێز بە خاڵی خولانەوە تێپەڕوو ئەوە زەبرەکەی دەکاتە چی دەکاتە 0 باشە بابینە سەر ئەو تێبینیانەی کە لێرە بۆ منووسیوی دەڵێ بەر ئەنجامی زەبرەکان سالب نێگەتیڤە بۆیە تۆپەکە بە ئەوە پرسیاری پێشوو بوو ئەو پرسیارەیان دوو تێبینین بۆ نووسی بوو لێرە تاشایە لەبەر بە بەرەنجامی گەشتی زەبرەکان سەتەنەکە پۆزتیڤ کاتە بە ئارسی پێچوانی میلی کاژمێرە و لە هەمان کاتە پێویستە گۆشە ئەو گۆشەی کە پێم گوتی تێبینێت گۆشە لەنیان هێز و باسکی خولانەوە هەمیشە هەبێت ئەو دووە لەمابین هێز و باسکی خولانەوە تابیانی ئەزیز ئەو پرسیارەشمان هەیە پرسیاری هەڵسەنگاندنی بەشە پرسیارێکی زۆر جوانە ئاگادار بە ئەو پرسیارە هەمانە بە ئەو پرسیارە دەبێتە واجب بۆ دەرسی دابێ پرسیارەکەش زۆر گرنگە لە کار ئاسانیەکیش بۆ قوتابیانی خۆشەویست وا بکە ئێرە خاڵی خولانەوەیە هەمیشە بۆ پایە چەند دەبێتە خاڵی خولانەوە باشە و ئێرەش چیە درێژی باسەکەیە
زانێ کام قوتابی ئەزیز دەتوانێت وەڵامی نۆ نیوتن ماتە دەربێت وەک پێم وت قوتابیان ئەزیز دەتوانن جۆینی گروپی تیلیگرام بن کە لێرە لینکەکەی هەیە و لە ناو یوتیوبەکەی دەتوانم بچن ناو لینکەکەی تۆی قوتابی ئەزیز دەتوانی جوانترین پرسیاری فکری ئاشنابی لە ناو گروپی تیلیگرام جا بۆیە قوتابی خۆشەویست و ئەزیز پرسیارەکانی ڕۆژسپی پرسیارەکانی کتێب پرسیارەکانی وەکە گرنگ لەسەر شازی وزاری دەتوانیت تێدا بۆ خۆت بەشداری و فکرەکان وەرگری هەتا وانەیەکە بەخوای گەورە دەست پێرم کوردستان هەمیشە ڕەنگین و ئاوەدان بێت